دەستەکانت خۆش کچەکە. بارز براکە تا ئەو چیرۆکەمان لێ بجێڕۆ دەی. برام ئەو مەزرعی ئێستا کە ئەمن لە ناوی دەژیم 10 ساڵ پێش ئێستا بەخۆم دروستم کرد. واو تەنها 5 دۆنم بوو. 5 دۆنیش لە تەنیشتی بەتاڵ بوو. بەڕاستی ئەم شتمڕم کەتە سەرێ گوتم با بیکڕمەوە. هەم کۆشکەشی گەورەی نەناو دروستکەم و هەمیش لە کۆر جیرانی بمەوە. وەڵای پرسیارم کرد گوتیان ئیژنەکە پیاوەکەی نەمایە. وەڵا گەڕام دیتمەوە ئەو خەزیز خانمە دەرچوو. بەڕاستی چوومە لای لێ بکڕم بەس نەیفرۆشت. چەند جار چوومە لای بڕوا بکە چوومە لای تکام لێ کرد تکایە لۆ من باشە چکۆ لە تەنیشتە خۆمە پێم بفرۆشە هەر نەیفرۆشت. بڕوا بکە برام بەخۆم چەند جار چوومە لای هاردەکەی پێ نەفرۆشتم. جگە لە خۆم چەند جار خەلکی کەشم ڕەوانی لای کرد پارەی دووقاتشم دایە بەس پێی نەفرۆشتم. داوەش باسکە کە پێم گوتی ئەمە نافرۆشم لۆ مستەقبەلی منداڵەکانمە. چەند عالەمت ئەنارد و ئەو تەنارکاکە نافرۆشم. ئاخیری زانیت گۆرانی کوڕم حەزی لە ئەوروپایە چوویە قەیویت گرت. چە قسەی باقوبری قدلەوە کرد و هەتاکو قەنەعەتت پێینا. گۆرانت لەمە هار کرد. هەموو ڕۆژێ دەهاتەوە ماڵێ شەڕی لەگەرەکردنە گۆ دەبێ و ئاردەی بفرۆشن. کوڕم نافرۆشن بابی من نافرۆشن ئەمەوە زراعەتێکی لەسەرە و ئاردەی بکەمەوە مستەقبەلینگۆ. هەتاکو وەت کرد بە 5 دەفتەری لە من دەستی بەردەرینە. گۆران ئەمەی بەجێهێشت و ڕۆیشتە ئەوروپا. دەزانین چێ 1 دیناری لۆمە بەجێ نەهێشت ئەمەی ئەوها هێشتینەوە. ئەوجا ڕووم لە خوای کرد کەسم نەما. ڕووم لە خوای کرد و دەستم بەرز کرد و گوتم خوا بارۆزە خێر لەو ئاردەی نەبینی لەو مەزرعەی نەبینی. لامی ناخۆشتر 10 ساڵە گۆران نەهاتیتەوە. ئەتو بەو غەدرەی هەر ژیانم تێک نەدا. خانەوادەت هەموو لێک کردین. شوبرا و براکانم گوتیان ئەگەر ڕازی بی بەوەی کە عادەکە بفرۆشرێتت حاژات لێکەی. ئەوە تا ماڵەکی سارد و سڵ کەس هاتو چۆم ناکە. لە هەمووی ناخۆشتر گۆران ساڵی 1 جارش تەلەفۆنم ئەگەر لۆ بکاتن. ئای بارۆزی برام زغەدرەکی گەورەت لەو بێوەش لێ کردیە. وەڵا برام ئەمن پارەم داینی بەخوای لێم کڕینە غەدرم لێ نەکردینە. من هیچ جیاوازیەک نابینم لە نێوان کڕین و داگیرکردنی. کاک بارۆز تو پیاوێکی دەستڕۆشتوو بوویت. هەر ڕۆژە یەکێک تەنار دەست دەرمان تا ئەو عەرزە لەژێر دەستمان دەرهێنا. بەسە مێشکم نا تۆ وات لە ئێمە کرد. ئەوە تا براکەم ئێمەی بەجێهێشتووە. ئەمن قەرەبووی هەموو شتێکتان لۆ دەکەمەوە. قەرەبوومانەکەیتەوە؟ قەرەبووی چی؟ دوایەوەی کە براکەم ئێمەی بەجێهێشت ئێستا لەوێ ژنێکی هێناوە کە کەس نازانێت چێشە. ژنی نایە؟ چێ نازانی چێ کۆت زانی؟ دایکە من داکم نەزانم. تەلەفۆنی بۆ کردم وتی بە دایکم مەڵێ بۆیە پێم نەوتی. نازانی چێ کچم؟ بە ئەزانم. دایە گۆران ژنێکی هێناوە. چێ ئەو ژنە کچم پێم بڵێ. ژنەکە دەبڵێ کچم بڵێ دەی. دایە ئەو ژنە کافرە هیچ دینێکی نییە. دایکە وامەکە دایە دایجان دایکە بلا خەجیج بلا خەجیج دایکە دایجان ئای دەدەم چای دایکە دایە
دایکجان لا خەجیت هەستا خدایە